لە سەرکردەکانی بزوتنەوە لەو بڕواایەدا بوون کە ئێران بە تەواوی دەستی وەردابووی ئەم حیزبە. آخر مرحلە لە تاران داوەتیان کردین بۆ تاران لەوێ دەوری 2 هەفتە زیاتر قسەیان لەگەڵاکردین بۆ ئەوەی یەکبی تەفرەقە نەکەوێتە بەیمان. بەڵامی تشتەکە وای بەیرادی خاوای لێ هاو. ئەوترێت بۆچی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی وەک زانایشی ئاینی وە کەسایەتێکی سونی بۆچی ئەبێتە ئەندامی ئەنجومەنی شۆڕشی ئیسلامی عێراق؟ ئەوە ضرورەت بوو. نوێنەر ڕێی جمهور و ڕابەر و وەزارەتەکان ئەو ستادە لەڕێ ئەو ستادت و هەر ئیشێک و بایە لای حکومەتی ئێران ئەبووە مراجعە کردای خۆش شخصن بۆ نەبوو لە پێ قانونی ئێرانە مراجعەی هیچ کەسێکی بۆ هیچ کەسێ. باش ئێوە نەقدی حیزب عیلمانی و نەتەوەیەکانتانە کرد لەو ڕۆژگارەیە ئەوان بە هەموو خراپی و بە هەموو ناخۆکیەکانی خۆیان توانیان بەرەیەکی کوردستانی دروستکەن. ئێوە تا ئێستاش نەتەنتوانی بەرەیەکی قوارەیەکی ئیسلامی دروستکەن. وڵای ئەوە جێگەی ئەسەفە. بەرنامەی ڕوودا و مێژوو ڕۆژی سێشەممە کاتژمێر 8:05 لە شاشەی NRTO پێشکەشتان دەکرێت.